سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە بەرنمەیەکی تری ڕوانگە لەگەڵتان دەبم لە ئێستادا بەهۆی شەڕ و قەیرانە جیاوازەکانەوە ڕاگەیاندنەکان و میدیا بە شێوەیەکی گشتی توندوتی ژیان پێوە دیارە بەهۆی ئەوەی کە میدیا بە چەندین شێوازی جیاواز و ئاسان دێتە ناو خێزان و کۆمەلگا بەگشتی دەبێتە یەکێک لەو هۆکارانەی کە کاریگەری ڕاستە و خۆ بەهێزی دەبێت لەسەر خێزان بەگشتی و منداڵ بە تایبەتی ئەم کاریگەریانش ڕوانگەی نەرێنی و ئەرێنی بە خۆیانەوە هەڵدەگرن ئایا لە ئێستای ڕەوشی ناوچەکە کامە ڕوانگە زیاتر کاریگەری هەیە و باسکردنی لێوە دەکرێت لە ناوەندە میدیاییەکاندا بەهۆی ئەوەی کە لە ئێستادا بەشێک لەم ناوچانە ڕاستە و خۆشە ڕیان تێدایە منداڵ چ بینەرێکە لە گۆڕەپانەکە ئایا ئەم منداڵانەی کە ڕاستە و خۆ لە نزیکەوە چاودێری مەدانی شەڕ و ململانەکانیان کردووە لە داهاتووە چ کاریگەریەکیان لەسەر بەجێ دەمێنێت تەوەری ئەم جارێ ڕوانگە تایبەتە بە کاریگەری توندوتیژی میدیایی و شەڕ لەسەر سایکۆلۆژیای منداڵ بە میوانداری هەریەک لە بەڕێزان ناز فەلەکەدین نووسەر نیان ئەحمەد نووسەر و ڕۆژنامە نووس فرمێسک جاف ماستەر لە زانستی دەروونزانی لە سلێمانیەوە لەگەڵمانە پێش ئەوەی بچینە لای میوانەکانمان وەک هەموو جار بینەری ڕای چەند هاوڵاتیەک دەبین لەسەر تەوەری بەرنامەکە یارە مناڵ پێویستی بۆیە کە لە کەشێکی ئارام گەورە بێ پێویستەکە چواردەورێکی هێمنی هەبێ بۆ ئەوەی لە داهاتوو نەوەیەکی دواڕۆژی ڕاست و دروستمان هەبێ ئێمە لە کوردستان بەعام کە هەمومان ئەوەی کە بینیومانە کارەساتی ئەنفال و کارەساتی چیمیاباران و شەڕەکانی کە بەسەر ئەم وڵاتە هاتوو بە پێی مۆقعی جوغرافیای خۆمان لەبەرەوە حەقی خۆیەتی کە کەناڵەکانی ڕاگەیاندن حسابێ بۆ ئەوە بکەن کە مناڵانی خۆمان بە دوور بگرن لە وێنە توندوتیژەکە کاریگەری وێنە و لە قەتات و هەموو ئەو شتەکنەی کە توندوتیژی تایە بەرامبەر بە مناڵ کاریگەری ڕاستە خۆیە بێ لە سەریان بە پێ و تەجروبانی کە کراوە هەر لە مناڵێکی تازە لەو کاتانە کەیتر ئیدراکی هەیە بەرامبەر بە وێنەکان و لێیان تێئەگات و بەرامبەر بە هەڵسوکەوتەکانی ئەوانی بەرامبەریان بە پێی هەموو لێکۆڵەکان دەرکەوتەوە مناڵ ئەتوانێت ئەو لایەنە جیاکاتەوە کە تەعاتوفی هەیە بۆی کە سۆزداری ئەو لایەن جیاکاتەوە کە توندوتیژیە لەبەرەوە بە پێی هەموو سەلماندەکان دەرکەوتەوە فعلەن ئەبێ ئاگامە لەو وێنانە بێ کە مناڵەکان ئیبینن یاخود ئەوەی لە وێنە بڵاوکراوەکان یاخود لە تەلەڤیزیۆنەکانە لە هەر شوێنێکی تر چونکە کاریگەری ڕاستە خۆی بێ لەسەر مناڵ وەک دەزانین بینینی وێنەی توندوتیژی لەلایەن مناڵانەوانە کاریگەریەکی نەرێنی هەیە لەسەر مناڵ بۆیە پێویستە داوا لە دایکان و باوکان و ڕاگەیاندنەکانەکەین کە حاڵەت سنوورێکدا بنێن بۆ ئەو حاڵەتە بۆ ئەوەی لە داهاتوودا لەسەر تەندروستی مناڵەکە ڕەنگ نەداتەوانێت ئەگەرێت وسە لایەنی وشیاری دایک و باوکەکە بۆ ئەسە مناڵەکە لایەنی وشیاری زۆر کاریگەری هەیە بۆ نەگە خێزانێکی تەندروست بێت و خێزانێکی وشار بێ بێگومان مناڵێک وا دروستە بێت کە زۆر تەندروست بێ و پێچەوانی ئەم قسەیەش ڕاستە و جگە لەمە کە کاریگەری بۆ شێوێ بەسەر کەسایەتی مناڵ کاریگەری بەسەر چوونە دەرەوەی مناڵ gelek cara em ê bînin yanî biçîk bin wa tesîratê wa film kartona de an bin wa filma de tê bînî heta şevê newê derkevetin. Dîmenên tirs çendîn karîgeriyet negatif û xirab hene ser zarûyî. Yani bû nimûne gelek şiwana wan zarû çav lê dikir. Yani meselen tawanekî dê dikirin vê aynî tiştî bikir. Wekî ئەکتەرێکی هەموو وەکو خۆمان نەزانین هەموو زەنجە ماڵوێرانیە بۆ هەموو ملەتێک بۆ هەموو گەلێک و لە ناو ئەو ماڵوێرانیش پشتی شێر بەشی منداڵان دەکەوێت پشتی شێر بەشی ژنان دەکەوێت چونکە کە خێزان دەستەکات بە پێکەوەن مناڵیان نەبێ هەموو ئەو خێزانە چاوی لەوەی ئەو مناڵە پێ بدات ئێمە ئازانی کە بڵێن گەنج لە تەمەنێکایە ئەوەی کائبینێت ئەوەی سحاب بکاتەوە وەرەگرێت بۆیە لە کاتی جەنگا تووشی ئەوە بێت کە تووشی نامۆی بوون و تووشی بێئومێدی ئەبێت لە کۆمەلگایە خود لەو دەسەڵاتەی کە لە حکمی ئەکات. ناسخان دەوری ڕۆڵی دەستگاکانی ڕاگەیاندن و میدیا چی بووە هەتا ئێستا لەوەی کە منداڵ ئەو توندوتیژیە نەبینێ بە چاوی خۆی و کاریگەری دروست نەکات لەسەری پێم وایە زیاتر بۆ ئەو بەرگریکردن لە بیرۆبۆچوونی مناڵان بەرامبەر ئەو توندوتیژیانە ئەو کارەساتانەی کە لە دەوروبەرمان هەیە و لەگەڵ ئەو شەڕ و ئەو کێشانەی کە هەیە لە قەیرانیش لەگەڵ خۆی ئەگرێتەوە دەوری ڕاگەیاندن زۆر زایفوە پێم وایە
هەتا چاپی کتێبی مناڵان کە لە کتێبخانەکان زۆر بە پێویست نییە لەو بارودۆخە بۆ ئەو حزر و بۆ چونانەی مناڵان بەرامبەر بە تونند و تیژی شتیوان نەکراوە. وا بزانم دەبێت پێشوەختە بڵم کە ئەوە لە ماڵەوە دەست پێکە لە دایک و باوک دەست پێەکە دەبێت کێشی و هەوای ینی بڵین ماڵەوە جۆرێک بۆ مناڵان تەرخام کرێکە نەی هەڵەن تەماشای فیلمی تونند و تیژە فیلمی کارتۆنی تونند و تیژ بکرێ و هەروەها بە کاتی خۆی بخەوێ مناڵ ینی من مناڵی زۆرە بینم تا ساعتی 2-3 شەو. پرسیارەکە ئەوەیە ئایا لە ئەو دەستگا ڕاگەیاندنانە حسابی ئەویان کردووە کە مناڵ کاتێکی دیاریکراوی هەیە هەتا ئەو کاتە دیاریکراوە وەک ئەوەی کە لە وڵاتانی پێشکەوتووە هەیە شتێک پیشان نەدرێت کە مناڵی پێبرینار ببێ خۆی هێشتا ئەو کەلتورە لە کۆمەلگا بڵاو نەبووتەوە وی دایک و باوکەکان ئەبێ هزرێکی کاملیان هەبێ بەرامبەر ئەو شتە یەکەم جار دووەم جار دەستگا ڕاگەیاندنەکان ینی بەگشتی دانانی کاتێک بۆ پێشاندانی ئەو فیلم و یا ئەو بەرنامانێک کە تونند و تیژی تێدایە واروا دەبێت لە قوتابخانەکان ئەوە دەست پێ بکرێت لە ڕێی مدیری قوتابخانەکانەوە یا مامۆستاکان کە هەموو جار وەکو دەرسێکی یەک ساعتە بۆ ئەو مناڵانە کە لە قوتابخانەن دەرسێکی وا پێیان بدرێت کە زووتر لە وەختی خۆی بخەون و لەگەڵ ئەوەیشە دەستگا ڕاگەیاندنەکان و با بڵین گۆڤار و ڕۆژنامەکانە بێ جێک بۆ یا بەرنمەیەک تەرخام بکەن بۆ ئەو بەرنمەیە نییە تا ئێستا تا ئێستا نییە. نیان خان بۆ پێی کە بەڕێستان لە وەزارەتی ڕۆشنبیری کارتان کردو لە بواری مناڵانە ماوەیەک بەرپرسیارەتیتان هەبووە چی کراوە بۆ ئەوەی کە ئەم شتانە وردە وردە ئەم مناڵ بپارێزرێ. سپاس بۆ ئەو بەرنامەیە بۆم چکە تەوەرکی زۆر گرنگە بەڕاستی ئێمە لە وەزارەتی ڕۆشنبیری کۆمەڵێ دەستگا و بەڕێوەبەرایەتی و خانەمان هەیە یەکێ لەو دەستگانەوە وەکو بەڕێوەبەرایەتی زیینجرەکتیبی منداڵان خانەی سمورە لە سلێمانی ئەمەندان تایبەت بوون بە چاپکردنی کتێبی منداڵان هەروە گۆڤاری هەنگیش هەبوو کەەوەیش تایبەت بۆ منداڵان لە 92 کارێک کرد هەتا 2011 بالضبط کاتە بوو بەڵام هۆی قەیرانی دارایی و ئێستا ئەو بەڕێوەبەرایەتیانە ئەو بنکانە ئەو خانان هەموویدا لەوەلاندران و داخران یەکیان خۆم لەو بەڕێوەبەرایەتی زیینجرەکتیبی منداڵان بوو کە نەماوە بۆیە وەزارەتی ڕۆشنبیری نەمانی ئەوانە ئەگەڕێتەوە بۆچی بۆ قەیران بگوایە گەڕاندن بۆ قەیرانی دارایی لەبەر ئەوەی کە قەیرانی دارایی هەیە ئێمە ناتوانین ئەوەی شتی پێویستتر هەیە لە چاپکردنی کتێبی منداڵان بمانێ نەمانێت لە کۆمەڵگای ئێمە بدایمە منداڵ و پاشکۆیەک تەماشاکەن بەڵام لەگەڵەوە نازانن کە منداڵ کەسایەتێکی گرنگە لە قۆناغێکی گرنگە پەروەردا بێ هەر ڕنگدانەوی هەر کەسایەتەیەکی مرۆڤ بۆ منداڵی خۆی ئەگەڕێتەوە بۆیە لە وەزارەتی ڕۆشنبیری ڕاست کاتی خۆی زوو ئیشی بکراوە بەڵام بە دوای 2014 بەتەواوەتی هەموو ئەو دەستگانی کە تایبەت بوون بە منداڵ هەمووی چۆنەڵی کۆتاییان پێ هاتووە ئیشی ئەگەر بمێنێ وەکو بەش یاوەکو هۆ بێگمە بێ ئەوانە تەنهاوەکو تەجمیدێک تەنهاوەکو ناوێک ماونەتەوە هیچی کاری پێ ناکرێت بۆیە وەزارەتی ڕۆشنبیری لەو پێش زۆر گشتی کرد مەسەن کتێب ئێسمە کتێبمان چاپ ئەکرد تایبەت بۆ منداڵان لە تەمەنی بڵێن هەتا لێ ڕزۆ دەستمان پێکرد هەتا ئەگەشتە تەمەنی 18 ساڵان لامان کاتەخانەی سمۆرە و ئەو گۆڤاری هەنگ بوو بەڵام ئێستا وەکوتم ئەوانە نەماوە ئەمە بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری مناڵان هەبوو ئەویش تایبەت بوو بار بە کار و چالەکانی منداڵان چکە بمانێ نەمانەوێت ڕۆشنبیری منداڵان کارێکی زۆر باشی کردو بۆ هوشیارکردنەوە بۆ چالاکردنی قوتابیان و هەروە ئەو قوتابیانی کە لە کاتی عوتڵی ڕسمی کە دەست پێەکە دەوری بۆ کردوونەوە دەوری وێنێکێشان بۆ مۆسیقا بۆ وەرزش بوو جمنازیک بۆ ئەو شتانی بۆ کردبەوە سپاس دەکەم فرمێسک خان نیان خانەڵێ منداڵۆک و پاشکۆ سەیرەکرێ لە کۆمەلگای ئێمە ڕات چییە لەسەر ئەو قسەیە لە چ ڕوویەکەوە خۆی ئەمە پرسیارەکەیە لە چ ڕوویەکەوەکو بەبەستی ئەوەیە کە ئەڵێ لە ڕووی سایکۆلۆژیاوە لە ڕووی بەڵێ واقعێک هەیە کە بواری سایکۆلۆژیا لەم چەند ساڵەی ئەخیرە تەتەوری کردووە خەڵک دەستی کردووە بە مطالعە و خوێندنەوە لەو بارەیە بەشی زۆربەی کتێبەکان عادەتەن لەو بارەیە نەبوون کە چاپ ئەکران یاخود سایتەکان ئێمە ئەبێ سەرچاوەیەکمانە بێ بۆ دەستکەوتنی زانیاری یاخود ئەو کەسانەی کە لە بواری دەرونیان تا چەند لە دامەزراوەکانە کاریان کردو بەشێکی پەیوەندی بەمەوە هەیە ئەوەش کە مناڵ پشتگوێ ئەخرێت یاخود وەکو پاشکۆ سەیری ئەکرێت ئێمە حقیقەتێکی لە کۆمەلگای ئێمە ئەوەنەی مناڵ وەکو بووکەڵەیەکی جوان ئەیبینین جلێکی جوانی بۆ بکڕین بە جوانی بیڕازێنین و عەرزی بکەین ئەوەنە بەوە سەیری ناکەین کە
ئەم بوونەوەرە ڕۆژێک گەورە ئەبێت و ئەم شێوازی مامەڵەکردنەی کە تۆ لە مناڵیە لەگەڵ ئەم مناڵە جوانەیە ئەدبێت ئەکرێ لە گەورەیە ببێت بە فۆرمێک لە کەسایەتی بۆ ئەم مناڵە. ئەتوانین تا حدێک بڵێن کە گەورەکان ئەوەنەی خەمی خۆیانە، ئەوەنەی خەمی کێشەکانی خۆیانە، ئەوەنە نیان پەرژاوەتە سەر ئەوەی کە پەروەردەکردنی مناڵ و شێوازی مامەڵەکردن لەگەڵ مناڵە بە تایبەتی ئەو تەوەرەیە کە بەڕێزت باسی ئەەکەی جۆرەکانی توندوتیژی کە ئەیبینێن بە هەند وەربگیرێت. نازخان ئێمە باسی ئەوەمان کرد کە ئێستا لە دۆخی شەڕین و لە دۆخی قەیرانی چەندین قەیرانین قەیرانی دارایی و ئەم شتانە ئایا پێش ئەوە چ کارێک کراوە کە ئێستا ئێمە ئەوەی کە فرمێسکخانیش باسیەکە ئێمە ئێستا ئەنجامی ئەوە ببینین لە منداڵەکانە کە ئێستا گەورە بوون لە ساڵانی پێشوا چی کراوە لەو کاتی کە ڕاگەیاندن کە چاپکردن هەبوو کە وەزارەتی ڕۆشنبیری کاری خۆی یەکرد چه ئەنجامێکیان دیارە ئێستا؟ من پێم وایە بەس چاپکردن تەسیری نیە لەسەر مناڵانە بێ لە ڕووی شانۆگەریەوە لە ڕووی بڵین پێشاندانی فیلمی سینەمایی دێکۆمنتی بۆ زیاتر ڕوونکردنەوەی زانیارەکان بۆ مناڵان لە تەمەنی جۆراجۆر ئەوەش پێویستەکە نەکراوە بەس چاپەمەنی هەبووە گۆواری هەنگ هەبوو چەند گۆوارێکی تر هەبوو کە کەسانێکی تر لایەنێکی تر دەریەکردن. من خۆم بەڕێبەری نووسیم بووم لە گۆباری مێرگی منداڵان زیاتر محاولمە کرد ئەو چیرۆکانێک کە بۆ مناڵان ئەنووسم حالەتی پند و نەسیحەتێکی ڕاستۆخۆی نەبچکە منداڵ لە پند و نەسیحەتی ڕاستۆخۆ زۆر زویرە بێ ئاجزە بێ لەبەرەوە باشتر وا بووم لە ناو نەتی ئەو چیرۆکە باسی ئەوە بکرێکە چۆن بتانی لە ژیانت ئازاد بی ئازادانە بیرکەی بەڵام هەڵە نەکەی بەس ئەو کە ئەو چیرۆکە ئەخوێنرێ بۆ مناڵ ئەبێ بە شێوەی ئەمەلی و پراکتیکیش لە ماڵەوە لە قوتابخانەکانەوە لە غیابی ئەو شتانە ئێستا و لە کاتێکا کە ڕاگەیاندن هەمووی باسی شەڕەکان میدیاکان هەمووی باسی شەڕەکەن و زۆر بە ئاسانی شەگاتە دەستی مناڵەکانمان بەڕاستی ئەمە چ کاریگەریەکی کردووە ئێستا هەتا ئێستا چکەوە 3 ساڵە ئەم حاڵەتە بەردەوامە نەبەس ئەوە ئەو بڵێن لە عابانەکە فرۆشرێت لە بازار ئەو دەمانچە و ئەو شتانێکە تونند و تیژی تێ ئەو فشفیشەوانە کە ئاگرشتی ئاگر و ئەوانێ بەدەستی مناڵان کاریگەری شەڕ ئەوەش کارگەریی زیاتر خراپتر بەسەر مناڵدا ئەسەپێنێ کە تو ئەو لە ئەخبارە ئەبینێ با بڵێن خوێن ڕشتن و کوشتن و ئەوانە ئەوەش ئەسیرێکی زیاتری هەیە باشتر وایە کە ڕێ لە بازرگانەکان بگیرێ بۆ هێنانی ئەو جۆرە بڵێن لە عابانە بۆ ناو بازار ئەو کێشەی ترە دووەم کێشە هیچ سانسۆرێک نییە لەسەر فیلمە درامایەکان ئەوانە کە تونند و تیژی تێدایە ئەو فیلمانێک کە دەوروبەری ساعت 8 و 9 شەو لە تیڤەکان پێشان ئەدرێ پرسیاری تۆ لەوە بوو زیاتر باسیەوە دەکرد کە چی کراوە پێشتر بۆ مناڵان پێم وایە بەس کتێب و گۆڤار چاپ کراوە هیچی تر بۆ مناڵان نەکراوە لە ڕووی سایکۆلۆژی لە ڕووی بڵێن جێگەیەک هەبێ منداڵ بتوانێ شخصێتی خۆی بناسێ جێگەیەک هەبێ ئەو زانیاریانەی کە هەموو جار ئێمە پێی دەڵێن ئایبە یا مەیکە ئەو زانیاران بدرێتەوە نیان خان تا چ ڕادەیەک حکوومەت لە ڕێی وەزارەتەوە توانیوێتی کاریگەریەکی هەبێ لەسەر ئەوەی کە ئەم دراما تورکیانەش کە ئەم تورکیەکان نایتر دراما زۆرن کە ئیتر ئەوانیش بیرێکی تونند و تیژی لەوانەیە بە جۆرێکی تر بخەنە مێشکی مناڵەوە کە سانسۆرێکی لەسەردا بنێت و کاریگەری لەسەر خێزان کەم بکاتەوە بەتایبەتی مناڵ بەڵێ لە وەزارەتی ڕۆشنبی بەڕێوەبەرایەتی گشتی ڕاگەیان و چاو بڵاوکردنەوەی لەسەر لەخوار ئەویش بەڕێوەبەرایەتی ڕاگەیاندن هەیە ئەو بەڕێوەبەرایەتیە کە دانراوە بۆ چاودێریکردن و سانسۆرکردنی سەر کەناڵەکان بەداخەوە نەکراوە تەنها ئەوان ئیشیان ئەوەیە کەوات ئیجازەی رادیۆکان و تەلەڤیزیۆنەکان بن ئەو وەکو سانسۆر وەکو چاودێریکردنی نەکراوە بەڵام لە 2002 لیژنەی بەناوی لیژنەی باڵای هەرمی کوردستان بۆ مافەکانی منداڵان کرا ئەوە حکومت ئەوە ئاگام لێتی بەڵام ئەگەر ئەتا ئێستا ئیشیش پێ نەکرابێت نەچێت قۆناغی جێبەجێکردنەوە ئەوە شتێکی کچکە من بە ڕاستەوخۆ لە ئیشی مناڵانە کارم کرۆ هیچ ڕۆژان ئەو لیژنەیە نەهاتوە چاودێری وشان ئێمە بکە کە ئێمە ئیکەین ئەوەی بۆی دەستگاکە وەزارەتی ڕۆشنبیری وەک بڵێ وەکو حکومت وەزارەتی پەروەردەمان هەیە کە تایبەتە بە منداڵە وەزارەتی ڕۆشنبیریە کە ئەویش ئەتوانێت ئیشی تیا بکە وەزارەتی مافی مرۆڤ کە ئەویژی کاردانەوەیکی باش هەیە بۆی بتوانێت چاودێری ئەو
ڕێکوتنامە و نێودەتەوەیەک کە دابش کراوە بڵێن ئەو وڵاتانی کە تیا ئەندامن تا لە قۆناغی جێبەجێکردنا بن چاودێری بکە هەروە وەزاری تەندروستیشمانێک کۆمەڵە وەزارت کە کاڵم تەندروستی ئەوانش کە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ئەوانشان تایبەتن ئەوتان لە ڕێخوان و ئینکەن دوای ئەوە ئەمە لە 2010 بوو من وەکو لیژنەیەک دامەزرا بە ناوی ڕژنووسی مسۆدە بە ناوی نووسینەی مسۆدەی بۆ مافەکانی منداڵان لە جنێف منێکێک لەوانە ئەندامۆ وەزارەتی ڕۆشنبیری بەڵام بەداخە ئەو کاتا کۆمەڵی وەزارەتی داد وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی بەربەردە بوو کۆمەڵە وەزارەت پەیوەنددار بۆ وەزارەتە باوەڕۆکەی هەندێکیان کە هاتن هەستمان کرد ئەو کەسانە لێک جار هاتن و دوای ئەوە نەهاتن وەکو ئەوەی کە بڵێ ئێمە زۆر لەوە گەورەترین کە ئیش بۆ منداڵان بکەین ئێمە لەو 2010 ڕژنووسمان بڵێن مسۆدەیەکی مافی منداڵانمان نووسی بەڵام دوای ئەوە دیژنێکی گەدامەزرا بەڵام زیاتر ئێمە دیقەتین هەندێک لە ڕاگەیاندنەکان رادیۆ و میدیاکان هەر تا ڕادەیەک بەڕاستە و خۆی هانی منداڵانەیە بۆ تونند و تیژی خۆی ڕاستەکەی ئەگەر لەو ڕوان وەزارەتی ڕۆشنبیری کە نوێنەری حکوومەتە چی ئەکات لەما کە ڕێگر بێ لە بەردەمی تا ئیسە بڵێن نەی کردو حتا تەماشاگی ئەو سیدیانی کە توندوژی تا لە بازاڕەکانە وەزارەتی ڕۆشنبیرە لە ڕاستە بەناو لیژنەدا ئامەزرێنێ بەڵام وەکو بەدەدا چوون بۆ ئیشکردن تا ئیسە ئیشی وکارانی نەکردووە لەبەر ئەگەر بیکردا هەربەتە ڕۆژ لە ڕۆژان ئەو سیدیانی کە لە بازاڕانە تایبەتن بە ئەوەی فیلمی ئەکشنە ئەوەی ئەتاریەکانە یا بمانوێنە بە فەرلیمە کۆریەکان ئەوەی ڕشارەکان زۆر کاریگەری هەیە لەسەر منداڵ بینیمان لە حەڵقەی جوانهێنا جۆمۆی شتێکی وا بناوەکەی ببوورەگەل لە بیرم نەماوێناوەکەی ئەوە چەند منداڵ بریندار و کە تیرروکەوانیان ئاوێژ بە تایبەتی حەڵقە تورکیەکانیش ئەوانش کاریگەری زۆر خراپ نیگەتیفی هەیە لەسەر منداڵان ئەمانێت چەند جارگەمان لێ بۆ کە منداڵی 15 ساڵ و 14 ساڵ و ئەمانە کە خۆیان کردو چاویان لەو کوینانە کردو بڵن بۆی وەزارەتی ڕۆشنبیری ئەگەر بڵێن وەکو پێویست هەستا بێ بەو ئەرکێکەوە چاودێری تەلەڤیزیۆنەکان و ڕادیۆکان و ئەو جێگانی کە تایبەت بن بەوەی کەم تونندوتیژی بڵاو نەبێتەوە بەڕاستی من لێرە بە سەراحەت ئەڵێم نەیکردووە. فرمێز خان ئێمە دیقەتین کە مناڵان بە شێوەیەک لەلایەن گەورەکانەوە بەکاردێن لە کاتی ئەم شەڕ و قەیرانە بۆ ئەوەی کە پەیامی گەورەکان بگەێنن یان شەڕی گەورەکان بکەن بە کورتیەکەی بڵین تەنانەت مناڵی پچکۆلە هەیە کە ناوبانگی دەرکردووە بەوەی کە باسی بازرگانی نەوتەکات و باسی شەڕی داعشەکات و باسی ئەم شتانە ئەکا کە ئەمە کاری ئەوان نییە و گەورەکانیش ئێمە هەر هەموو گەورەکان بەیەکەوە پشگیری لەکەن و تەژیعیەکەن و وەکو تۆڵی وەکو بووکەڵەیەک پیان جوانە لە کاتێکا کە ئەمە ئەبێتە خەلفیەتێک بۆی بۆ ئەوەی کە گەورە ببێت و ئەمانە هەمووی کاریگەری لەسەر دروست بکە لەوانەیە بیری بگۆڕێت وا بیر نکاتەوە کە گەورە ئەبێ کە ئێستا بەکارەهێنرێ حەزەکەم ڕەئی جەنابەت لەمەکە گەورەکان بە هەموو بە یەک دەنگ ئایا پشگیری لەمە ئەکەن ئەمە چ کاریگەریەکێوی لەسەر ئەو مناڵانە بابەتێک هەیە مۆدلینگی پێ ئەڵێن واتە مناڵ چ کوڕ بێت چ کچ بێت یەکێک ئەکا بە مۆدلی خۆی و چاوی لێ ئەکات چۆن خۆمان کە مناڵ بووین مامۆستایەک مۆدلت بۆ حەزت کردەوەکو ئەو بیان باوکت یان دایکت مناڵ نازانێ ئەوەی کە تۆ تەشجیعیەکەی باشە یان خراپە ئەو بەس بەوەی کە بەدەمیەوە پێ ئەەکەنی چەپڵەی بۆ لێ ئەیە هەرچیەک بێ ئەڵێ کەواتە من ئیشێکی باش ئەەکەم یعنی فۆڵۆی تۆ ئەکا بە دوای تۆیە ئەڕوات تۆ چ مامەڵەیەک پەسەند بکەی ئەویش بەردەوام ئەبێت بەڵێ لە ئێستاە ئەبینین کە ئەمیش بەشێکی ئەگەڕێتەوە بۆ چۆنەڵی ترسنۆکی گەورەکان هەنێک جار ئەترسن لەوەی کە خۆیان بە دەمی خۆیان بە دەنگی خۆیان پەیامەکەیان بگەێنن بۆیە هەوڵ ئێن مناڵ بەکار بهێنن کاریگەریەکەی لە داهاتوە دەرەکەوێت لەسەر ئەم مناڵە لەوانەیە گەورە بێ ئەو بیر و باوەڕی نەبێت زۆر جار لەوانەیە بە مناڵی ڕسمیان گرتووی ڕسمی کوڕی بچووک یان کچی بچووکیان گرتۆ بە ڕووتی یان خەریکی جۆرێک لە یاریکردن بووە ئێستا لە گەورەی کە بۆ بە 20 ساڵ کە ڕسمەکەی پیشان ئیتەوە شەرم ئەکات یعنی ئێمە ناتوانین لە ئێستا حکم بین لەسەر داهاتووی کەسێک بەڵێ سپاس ناسخان ئەبینین ئێمە لە کە داعش منداڵ تەجنی دەکات و بەکاریانە هێنێ بۆ کوشتن و بۆ توندوتیژی و بۆ ئەو شتانی کە ئەیکا چی کراوە یان پێویستە چی بکرێ ئەگەر نەکراوە بۆ ئەوەی کە ئێمە مناڵەکانی خۆمان بپارێزین لەوەی نەکەونە ژێر ئەو کاریگەریەوە چونکە زۆر خەتەرە ئەوە بۆ مناڵ کە ببینێت کە
ئەمان شەڕەکەن تەنانەت ئەگەر لە هەستێکی نەتەوەیشەوە بیاوێ ئەویش بەرگری بکە هێشتا هەر زەرێکە بۆ مناڵەکان ئەبێت چی بکرێ بۆ ئەوەی کە ڕێبگرین لەوەی کە مناڵەکانمان لەو ئەو کاریگەریان لێوە نزیک بێ لە مێژوودا لە شەڕی جیهانی یەکەم و دووەم ئەگەر تەماشامان کردبە و تونند و تیژیان هەر هەبووە لە کۆمەڵگاکان هەموو جار جەیەک هەبووە لە وڵاتانی ئەوروپی بڵین جەیەک هەبووە وەکو زیاتر بۆ ئەو مناڵانەی کە تەسیری شەڕ لەسەریان نەبێت و بتوانن ژیانێکی ئاسوودیان هەبێ زیاتر پێویستەکان نەبەست دایک و باوک بەڵکو مەراکزێک هەبێ بۆ تەوعیەکردنی مناڵان بۆ کە لە ڕووی ئینتەرنێتەوە لە جێترەوە ملحق نەبن بۆ گروپانە چکە منداڵ زۆر زیرەکە شخصێتی منداڵ لە 5 ساڵی یەکەم بە دیارەکەوێ ینی 5 ساڵ یەکەمی ژیانی شخصێتی مەقتوڕ ینی شخصەتی تەوا وەرەگرێ ئەتر لە دوای ئەوە ئەو شخصێتە تەکوینە بێ بۆ ئەو گیر و گرفتانە و کە ئیسە لە کۆمەلگا هەیە بە تایبەت لەسەر مناڵانە زۆربەی جاران ئەبینی حتا حەزەکە بڕوا لەگەڵ داعشە شەڕ بکە ئەنی تەسەورکە حەزی لێ تونند و تیژیە لەبەرەوە هیچ تەوعیەکی ڕاگەاندن نییە هیچ تەوعیەکی مرکزیت نیە لە وەزارەتی ڕۆشنبیریە لە وەزارەتی پەروەردە بتوانرێ لە قوتابخانەکان یاخود لە مەراکزی ڕۆشنبیری سنتەرەکان کە ئێستا زۆر چۆڵا هیچ چالاکیەک تێدا ناکرێ منداڵان کۆ بکرێتەوە بە پێی تەمەن کۆ بکرێتەوە مامۆستایە دکتۆری سایکۆلۆژی بۆیان قسە بکە یا لە تیڤەکان بڵێن ڕۆژی 2 ساعت تەرخام بکرێ بۆ ئەو جۆرە پەیامانە بۆ منداڵان لە کاتی خۆی لە شەڕە گەورە هەرە شەرە گەورەکان کە هیچ ئیمکانیاتێکیش ئەوەی کە ئێستا خێزان ئەیکا لەگەڵ لە بەرامبەر ئەو شتە خێزان تا چ ڕادەیەک بە هوشیاریەوە تەعامل لەگەڵ ئەو پرساکە خۆی خێزانیش پێویستە جۆرە سنتەرێکە بێ کە تەوعیە دایک و باوک بکرێ بەوە کە بتوانن منداڵەکانی خۆیان چۆن بپارێزن یا چی کتێبێکیان بۆ بخوێنن کە بتوانن لەو گیر و گرفتانە نەجاتیان بن چکە ئەو گرفتێکی زۆر گەورەی لە داهاتوو تونند و تیژی زۆر بڵاو لە کۆمەلگا ئێستا بەدیەکرێ شەرنی ئەو تونند و تیژە ڕوو لە چوونی شەڕ بکە بەڵکو هەر لە ناو کۆمەلگادا لە ناو خێزاندا وای کردو کە دایکەکان یا باوکان هەراسانن لە دەست منداڵەکانیان بە تایبەتی چووکە خەتی ئەتەرنێت و بڵێن هەموو شتێک ئازادەم و بۆ منداڵ هیچ ڕێگرێک نییە ینی ئێستاگەر منداڵێک داوای شتێک کە زوو بۆی تەرخانەکەنەوە غەڵەتترین پەروەردەکردنی منداڵە پێم وابێ نیان خان لە ئەبینین خێزانەکان کە بەرامبەر تەلەڤیزۆن دانیشن زۆر باوە لەوەی کە دایک و باوکەکە بە بەردەوامی بە تووڕێی بەرامبەر تەلەڤیزۆن تەنانەت ژنێ و ئێن و قسە ئەکەن و ڕای سیاسی خوانەڵێن و ئەمە چۆن وا بکرێت کە ئەو خێزانانە تۆزێ هۆشیاریەکیان هەبێت کە لە بەردەمی مناڵەکانیانە ئەو ڕق و کینەیان زیاد نەکەن بەڵێ خۆی بڵێ خێزان ئەتوانی بڵێن یەکیەکی بچووکی کۆمەڵە ئەگەر بێت و ئەو خێزانە خێزانێکی تەندروست بێ هوشیار بێت ئەتوانێت دیموکراسیە لە ناوناقی مناڵەکانی شان بچەسپێنێت مناڵ وەکو بوونەوەریەکە چۆن دنیا خۆمان هێڵێ ئەوکو هەویر وایە چۆنێکی لە دروستکەین دروستی ئەەکەین بەداخەوە ئێستا لە خێزانەکان کە ئەبینین کاتێککە بەلای حەڵقەیە کۆدانچین یا بەلای بەرنمەیەک یا بڵێ هەواڵەکان کوێزمان نێنەمان هەواڵەکان هەمووی تونند و تیژیە هەمووی باسی شەڕی داعشەکە و شەڕی خۆپیشاندانەکان و کۆمەڵە شەڕەیە بە تایبەتی لەم چادری ڕۆژهەڵاتی ناوەڕاستە وەکو منجەڵ بڵین بۆ کوردێکی گرمەی دێ لە شەڕا جا بۆیە ئەو دایک و باوکانە ئەوەندەی کە زیاتر خۆیان گرنگی بە زانست و وشارکردنی خۆیانە گرنگی بە منداڵەکان نایەن چکە ئەگەر بیانەوێ وەکو لە ئەوروپا لە سعات 8 سعات 9 مناڵەکانیان ئەخەوێنن بۆی ئەوان دینەکەن دوایش ئەوان بەرنا دەستگاکانی ڕاگەاندیوان زۆر لە هوشیارترن کاتێکە شتێک بڵاوە کاتەوە تکایە ئەوەی تەمەنی لە ساڵ کەمتر بێت تەماشای ئەو بەرنامەیە ناکات تەماشای ئەو هەواڵە ناکات بەڵام لای ئێمەوان نییە ئەو دەستگانی تەلەڤیزۆن دەستگاکانی ڕاگەاندی یا ڕادەبێ یا تەلەڤیزۆن بێ هەر شتێک بێت کاتێککە بەرنمەکەکەەوە بۆ گشتگیریەکە ئەو بەرنمەیە ئەتوانێت کشوانێک لەسەر شاخێک تەماشای بکاتە ئەگاتە ئاسی مامۆسایەکی زانکۆ بە ئام تەمە بەرنمەکانمان ئامە ینی جا نەکراوەتەوە ناو کۆمەلگای خۆشمەناو خێزانەکانیشە بە ئەمان شێوە کاتێکە دانیشین لە جێگەیەکە هەموو بەیەکۆ دائنیشن کە تەماشای تەلەڤیزۆن ئەکەن خۆی کاتی خۆی لە دوای حربی عالەمی یەکەم و حربی عالەمی دووەم یەکەم کەسێکم بە تایبەتی حربی عالەمی یەکەم جانگیجان ئینگلاجیب کە لە ساڵ 1923 داوای لە هەموو کۆمەلگای نێودەوڵەتی کردوتی ئەبێ ئێمە لەسەر شتێک باز بکەین کە تایبەت بێ بە مافەکانی منداڵە ئەوە بۆ مناڵپارێزی
ڕخرێن ناوپارێزی دامەجان ساڵ 1920 لە لای ئێمە پێت وایە ئەبێ ئێمە چی بکەین ئێمە چی بکەین بۆ ئەو دۆخەکە لە ناو خێزانەکانە پێش شتێک بێ هوشیاریتیان هەبێت هوشیاریی کۆمەڵایەتیان دەبێت هوشیارێکی سیاسیشان هەبێت لە پاڵ ئەوەیە کاڵم هوشیاری سیاسی بۆی بزانن تا چەنە ئەو خاڵی کە تەئسیر ئەکاتە سەر ناخی مناڵەکان یەکشتە ناوڕۆحی مناڵەکانەوە ئەبێ لە ئەو کاتە مناڵەکانیان جیاب بکەن و لەخوان یا ئەو کاتی تەلەڤیزیۆن تام نەکەنەوە تەماشای ئەو بەرنامەیە نەکەن هەتا منداڵەکانیان لەو جێگەی دوور ئەەکەنەوە چکە ئەمانەوێت نەمانەوێت بنداڵ هەموو شتێک کاتێک کە دروست ئەبێت کە لە منداڵیەوە ئەو کەسایەتی کە دروست ئەبێت هەمووی کاریگەری سەر بینی خۆیەتی منداڵی خۆیەتی کاتێک کە منداڵ ئێمە کە هەموو گەورەمان کاریگەریمانە بە لەسەر منداڵی خۆمان ئێمە ئەگە سەیری تەماشای ئەوی جیلی نەوەتەکان کەین دوای نەوەتەکان ئەوە هەموو جیلێکی لەگەڵ ڕێزما بۆ هەندێکیان جیلی تۆڕەن چکە لە چکیا گەورە بوونە چکای پەروەردەیە لە کاتێکە کە شەڕی ناوخۆ بووە لە کاتێکە کە حەساری اقتصادیمان لەسەر بووە یعنی کۆمەڵێ شت هەبوو ئەو کاتا گوێ کەسایەتی ئێستا ئەوانی کە بڵێن بڵێ جیلێکی تووڕەن و یا جیلێک کەشت زۆر قبول ناکەن ئەوە کەسایەتی منداڵیانە لەسەری تاینوە بۆی ئەگەر بمانەوێت منداڵ و بڵێن پاچە ڕۆژێک و یا ئایندێکی جوان بۆ منداڵەکان من ئەبێ ئێمە لە منداڵەکانمانە دەست پێکەین ئەوێ لە منداڵەکان و پەروەردەیەکی تەندروستیان پێ بکرێت. فرمێسخان حەزەکەم پرسیارێک لە بەڕێزت بکەم ئێمە بینیمان لە کاتێکا کە شێوی دروستە بێ لە کاتی خۆپیشاندانەکانە ئێستا ئەبینین کە تونند و تیژیەکان بە چاوی خۆشمان بینیمان زۆر جار لە مناڵەکانەوە تونند و تیژیەکان ئەنجام دەدرێت دواتریش لەوانەیە ئەوانیش بوون بە قوربانی مناڵەکان لە کاتێکا کە گەورەکان باسی موچیان کردووە بۆ نمونە کە ئەمە مافێکە سێرەکەی مناڵەکان بەردەهاوێژن ئەمە مانای ئەو ئاماژەیەکی ترسناک نییە بۆ ئەوەی کە ئێمە بەڕاستی لەو بەردەمی ئەو مەترسیین کە مناڵەکانمان لە دەست دەربچێ خۆی حقیقەتێک هەیە ئەم وەزع سیاسیە چۆتە ناو ژووری نووسنەکانیشەوە ینی لەگەڵمانە ئەژی بەردەوام مناڵیش لێرەیە چۆن ئەڵێ ئێستا ئەوەتانێ ئەم مەسەلەی بایکۆتکردنە مناڵیش بێبەش بۆ لە مافێکی خۆی هەنێک جاریش ئەو حەماسەتەی کە ئەو هەیەی ئەوێت تێکەڵی گەورەکان ببێەوە ئەزانێ مافەکەی ئەویش دەستەبەر ئەبێت و مافی گەورەکانیش دەستەبەر ئەبێ ینی ئەم مەوزوعی تێکەڵبوونی تونند و تیژی و خۆپیشاندانە ئەمە مەوزوعێکی سیاسی صرفە ینی کە هاتۆتە ناو هەر هەمومانەوە بەڵام ئەگەر بمانێ بەگشتی باسی ئەوە بکەین کە چ کاریگەریەکی لەسەر لایەنی دەرونی مناڵ ئەبێ نیشانە پرسیارە گەورەدا ناچێتە ناو قاڵبی ئەوەی کە مناڵەکان بەکارهێنرابن بەکار بهێنرێن ناڕاستەوخۆ بڵێ ناڕاستەوخۆ هەنێکیان بەویستی خۆیانە دوای گەورەکان ئەکەوێ کاتێککە دوای باوکی ئەکەوێ باوکی پێی ناڵێ مەیە حتمما ئەویش دوای ئەکەوێ هەنێک جار ڕاستەوخۆیە وەکو باست کرد هەنێک کەس ئەکرێن بە بووکەڵا هەنێک جارش ناڕاستەوخۆ مناڵەکە دوای ئەکەوێ بەڵام ئەوەی کە گرنگە لێرەیە باسی بکەین ئەو تەئسیراتە دەرونیانەیە کە لەسەر مناڵدای ئەنێ دایک و باوکی ئێمە هەتا نەگاتە نقطەی ئەوەی مەترسیەکانی بۆ باس بکەیت ئەو کاتە ڕێگری ناکا لەو تونند و تیژیانە بۆ نمونە بەشێکی زۆر لە مناڵەکان نەک بڵێن لە داهاتووە کاریگەری لەسەر شخصیەتیان دەرئەکەوێت بەشێکیان هەر لە مناڵەیە کاریگەری دەرئەکەوێت ئێمە لە ڕوسێل سنتەر بەشێکی زۆری ئەو مناڵانی کە دێنە لامان بۆ چارەسەری دەرونی زۆربیان مەسەڵەن کێشەی لە زمان کەوتنیان هەیە تووشی سلەکتیڤ میوتیزم ئەبن یەکسەر بێدەنگ ئەبن یان تووشی زمانگرتن ئەبن یاخود ناتوانێت یان ترسێکی تایبەتی بۆ دروست ئەبێ بەشی زۆریان بە تایبەتی هی ئەم ماوەیە کە ئامارەکەی لە لامانە بەشێکی زۆریان لە ئەفلام کارتۆنی ترسناکەوەیە بەڕاستی هەنێ ئەفلام کارتۆن هەیە ترسناکە یعنی ئەبێت ڕاگەیاندن لێرەیە ڕۆڵی چی بێت کە مەجموعەیە کەناڵ هەیە بەردەوام 24 ساعاتەکە ئێوە هەوڵتان ناوە وەکو سنتەری خۆتان ڕۆڵێکتان هەبێت لەوەی کە بەربگرن بەم تونند و تیژیانی کە ڕوێن بەرامبەر منداڵ ئێمە کاتێک کە مناڵەکە تووشی کێشە ئەبێت و دایکەکە چەند جارێکی با بۆ دکتۆر و ئەم سەر ئەو سەری پێەکە لە کۆتاییەت داوای چارەسەری دەرونی ئەکا بە بێدەرمان لەوێ لە ئەسنای چارەسەرکردنەکەیە لە پاڵیشە ئێمە هەموو لایەنە باش و خراپ و مەترسیەکان ڕوون ئەەکەینەوە بۆ دایک و باوکەکە ینی بەجددی
وەزع ناخۆشەکە لەوەیە دایک و باوە کە بڕیار ئەیان مناڵی ببێ هیچ شتێک لەبارەی پەروەردەکردنی مناڵەوە نازانێت یعنی کۆمەڵێک شت هەیە ئەلفوبەی مناڵ پەروەردەکردنە کە بە دایکێکی ئەڵەی سێ مناڵی بووە ئەحەپەسێ بەدیارتەوە کاتێک کە پێی ئەڵەی کاریگەری فلیمی ترسناک چییە کاریگەری توندوتیژی چییە مناڵ ئەبێ بەم جۆرە پاداشتی بکەی بەم جۆرە سزای بێ ئەلبەتە سزا بێبەشکردن لەو شتێک کە حەزی لێتی مناڵ هەیە بەس ببینینی فلیمێکی ترسناک یاخود ڤیددیۆیەکی داعش لە زمان کەوتووە یاخود تووشی زمانگرتن بووە ینی کاتێ وردەکاری ئەمانە بۆ دایک و باوکەکە ڕوون ئەەکەیتەوە ئەنجا بیریان ئەکەوێتەوە کە چ فەزاحەتێک ڕوویاوە چه هەڵەیەکی گەورە ڕوویاوە بۆ بەرگرتن لەمەش ئەوەی کە بنەماییترین شتە فەلسەفەی پەروەردەیە من ئەمە پرسیارێکی زۆر زۆر گەورەیە لە لای من ئێستاش نازانم فەلسەفەی پەروەردەی کوردستان چییە؟ ئەوێ چ جۆرە تاکێک دروستکە؟ ئایا ئەوێ تاکێکی ئیسلامی دروستکە؟ تاکێکی ئەلمانی دروستکە؟ تاکێک دروستکە متمانی بەخۆی بێ؟ تاکێکی شەڕانی دروست بکات؟ یعنی ئەبێت بزانی تۆ ئەتەوێت چ جۆرە تاکێک پێشکەشی کۆمەڵگاکەت بکەیت. ئەمە نازخان لەسەر قسەکانی فرمێسخان چ تێبینیەکت هەیە لەوەی کە پێشەوەی فرمێسخان بیهێ بڵە منە ویستم باس بکەم یعنی لە ڕووی ئاینی دەبێت جێوازیەکان دیار بکرای لە ڕووی ئاینی ئەمان هەوێ مناڵان پەروەردە بکەین یا لە ڕووی بڵێن ئەلمانی بوونە چکە هەردووکی تێکەڵ بۆ لە کۆمەڵگایمە جابینی ئەلمانیە بەڵام ئاینیشە ئاینیە ئەلمانیە ینی لە یەک جیان نەبووەتەوە فەلسەفەکە ئۆشۆ فەیلسوفێکی هندی ئەڵێ وا باشترە منداڵ کە لە دایکە بێ ئازادانە بیر لەوە بکە کە چه ئاینێک هەڵەبژێرێ پێویست ناکە دایک و باوک ئاینێکی بۆ هەڵبژێن یا فەلسەفێکی لە ژیانە بۆ هەڵبژێرن دەبێت ئازادانە بیهێڵی کە هەموو ئەو کەسەزانین ئەوەش هەر دوولایەنەیە دیسان هەندێک کەس لە زۆر ئاشتی خوازانە مناڵەکانی پەروەرداکە هەندێک کەسیش هەیە کە ئاینیش نییە لەوانێ بە هینتر مەبەستم لە ئاینی بوونەوەیە کە تونند و تیژی ئاینی مەبەستمەوە نییە کە ئاینی پەروەردەی نەکەن چونکە هەر کەسی ئاینی تایبەت بەخۆی هەیە ئێمە زیاتر حەزەکەین لەسەر لە تەوەرەکە لانێ نازقان حەزەکەم لەسەر قسەکانی فرمێسکخان ئەمیکە ئەمەی کە باسی ئەوە کاکە مناڵەکان لە زمان ئەکەون و تووشی حاڵەتی ترسە بن لە ئافلام کارتۆنێکەوە یان لە فلیمێکەوە چی کراوە لەلایەن ئێمەوە بۆ ئەوەی کە ڕێگە بەوە بگرین ئێوە وەکو نووسەر وەکو ئەوی کە بەڕێوەبەری کتێبخانەن چالاکیتان هەیە لەو بوارانەوە کە مناڵان ڕاکێشن بۆ کتێب خوێندنەوە یان بۆ ئەو کاران لە کتێبخانەی زەیتونە هەموو جار بە تایبەت کاتی دەوامە لە ڕێی زانکۆی کوردستانەوە کتێبخانەی زانکۆی کوردستان و لای خانمێکی بریتانیەوە ئێمە محاولەمان کرد سمینارێکە بێت لە ڕووی چۆنێتی سوودوەرگرتن لە فیلمە کارتۆنەکان یا فیلمە سینەمایەکان بە تایبەت لە تەمەنی 12 تا 18 ساڵ ئەوە قەت باس نەکراوە لە بڵین حتا لە ناو نووسەران لە ناو وەزارەتی ڕۆشنمە کتێبێکمان نییە تایبەت بە تەمەنی 12 تا 18 ساڵ جا لە ڕێی ئەو سەمینارانەوە ئەمە محاولەکەین ئامۆژگاری مناڵانکەین کە چۆن بتوانن خۆیان لە توند و تویژی دوورکەن خۆیان لە فیلمی بڵێن کە گونجاونیە بۆ دوورکەن یا چۆن ئینتەرنێت بەکار ببن سوودەکان و زیانەکانی ئینتەرنێت چین چەند ئێمە سەمینار و بڵێن کورسمان کردو بۆ مناڵم تا مناڵانەی کە بڵێن زیاتر پێویستیان پێەیە حتا تەنانەت ئەوانەی کە دەورەی قوتابخانە هەیە دێنە کتێبخانە کەسی وا هەیە مامۆستای وا هەیە ئامۆژگاریانەکە لە هەموو ڕوویەوە کە چۆن بتوانن ئەیتماد بە خۆیان بکەن لەسەر پێی خۆیان ڕاوستن لە کۆمەلگا چۆن بتوانن کەسێکی بەسوود بن لە کۆمەلگا هەتا ئەگەر لە دوای ئەوەی کە قوتابخانیان تەواو کرد و ڕویان لە جامعە کرد ئەگەر کارێک نەبوو تاعیناتێک نەبوو چۆن ئەتوانن لەسەر خۆی پێی خۆیان ڕاوستن کارێکی تر بکەن کە سوود بە جامعە یا بە کۆمەلگا بگەێنێت نیان خان ڕۆڵی ڕاگەیاندن و میدیا تا چەند ئەرێنی بووە و تا چەند نەرێنی بووە تا چەند باش بوو تا چەند خراپ بوو لەسەر ئەمە سایکۆلۆژیای مناڵ خۆی ئەتوانی بڵێن ڕاگە دەستگاکانی ڕاگەیان یا کاریگەری ڕاگەیان لەسەر منداڵ دوو وین هەیە دوو ئاراستی هەیە یەکەم ئاراستیان بە ئەرێنی و نەرێنیەکەی ئاراستی ئەرێنیەکەی ئەوەیە منداڵ
هەستەکەم ئێستا منداڵی لەگە منداڵی جاران زۆر زۆر جیاوازن منداڵی ئێستا هوشیارترن منداڵی ئێستا ماشەڵا بۆ قسەکردن لە بلەبانن کاتێکە مایکی کەچێتە بەردەمیان ئەو نە بە جوانی تعبی لە ڕائەکانی خۆیان ئەکەن بە دیێرە و چەندەرێکی جوانیا منداڵی ئێستا زۆر سوودیان وەرگرەوە دەستگاکانی ڕاکەن بەوەی وش ئەو وشی کوردی جوانان زۆر جار هەیە ئەو منداڵانە وشی کوردی وا بەکار ئەهێنن زۆر لە گەورەکان بەکاری ناهێن ئەمانە هەروە منداڵیان هوشیار کرد و لە مافەکانی خۆیان ئەگەر بمانەوێت لە بەکەمێکیش باس کرابێت منداڵ هوشیار کراوە لە مافی تەندروستی خۆیان لە هی دادوەری خۆیان کۆمەڵەشت هەیە ئیسفادی لێکراوە دەستگاکانی ڕاگەیاندن بە دوور و نزیکە و سوودیان هەبووە بۆ منداڵکە لە شوێنی چۆنەڵی ئاراستێکی جوانیان پێ نیشان بدەن لە بەرنمەکانیان بوو بێت لە بەرنمەیەک و ئێستێک ئەم بەرنمەیە جوانە بوو بێت یاخود لە ئەفلامکاندی ئەفلامکاردن ڕاستە توندوژی زۆری هەیە بەڵام ئەفلامکاردنکەش هەمە جوانە نەسیحەتی تیا هەیە و لەمان کاتە ئاراستێکی ئەو ئاراستەین ئەرینیەکەی ئەوەی خراپەکەی منداڵ لەو ئاینەوە فێری توندوتیژی ئەبێت لە ڕووی حەڵقەکانەوە لە ڕووی فلیمەکانەوە لە ڕووی هەواڵە سیاسیەکانەوە ئەمانە هەمووی تووشی منداڵ تووشی سەلێشێواییەک و گێژاویکی توندوتیژی ئەکات ئەوە زۆر جار هەیە منداڵەکە وای لێر لە وەکو ئەو بە ڕێزەباسی کرد مناڵەکە تووشی شۆک ئەبێت کاتێککە تووشی شۆک بێت لەوانە فێری لە ڕووی زمانەوە بیگرێت یا تووشی زمانگرتن بێ یا تووشی ئەوە بێکە زۆر جار هەیە منداڵ زۆر ئەترسێ شەتابیانی خەوی لێ ناکەوێت ئەمانە هەموو تەسیری دەستگاکانی ڕاگەیاند نەبووە پێویست لەسەر دەستگاکانی ڕاگەیاندن کەسانی پسپۆڕی شارەزا هەم لە ڕووی زمانەوانیەوە هەم لە ڕووی دەروونناسیەوە هەم لە ڕووی پرۆگرامەوە ئۆکشانی کە پێشکەشیەکە لە دەستگاکانی ڕاگەیاندنە کارێ بکرێت کە ئەویشە بۆ منداڵ توانێت سوودی لێر بۆیە دەستگاکانی ڕاگەیان هەم سوودیشی هەیە و هەم سوودیشی بەڵێ سپاس فرمێسکخان هەندێک ناوچە هەیە کە بە ڕاستەوخۆ شەڕیتیایە و مناڵەکان بە ڕاستەوخۆ لەژێر کاریگەری ئەو شەڕ و شۆڕان و لەوانەیە شتی زۆر خراپیان بە چاوی خۆیان بێنێ بێ ئەبێت چی بکرێ چی ئەرکە لە سەرشانی حکومت لە سەرشانی NGOەکان کە بیکەن بۆ ئەوەی کە ئەو کاریگەریانە کەمکەنەوە لەسەر ئەو مناڵانە هەبوونی ئەم شەڕە هەبوونی ئەم فەوزایی کە هەیە لە کوردستانە ئەم چەند ساڵە لە ڕوویەکەوە تاکێکی بەهێز دروست ئەکان ڕاستە ئازارە ڕاستە کاریگەری زۆر زۆر خراپی لایەنی دەرونی لەسەر تاکەکاندا ئەنێ بەڵام تاکێکی چۆن کوردەڵێ ناسک و نازدار دروست ناکات چکە تەواو ئەمە واقعی کۆمەلگاکەتە یعنی ئێستا ما وەکو مناڵێکی 5-6 ساڵ نییە بۆ نمونە لە بەریتانیا ژیا بێ یاخود لە سویدەوە هاتبێتەوە کە گوێی لە تەقەیەک بە یەکسەر ڕائەچەڵەکە ئێمە ئەوەنە بەهێز بووین نەک دەنگی تەرەقە دەنگی کلاشیکۆفیش لە نزیکمانەوە بێت لەوە چێ پێ ڕانەچڵەکەن لە ڕوویەکەوە ئەوەنە بەهێز بووین ینی ئەمە لایەنێکیانە بەڵام لایەنێکی تریشیان بێبەری نین لەو هەموو کاریگەریە خراپەی کە لە سەرمانیدا ئەنێ بۆ داهاتوومان ئەوەی پێشووتر کە باسم کرد مادەم لێرە ئەژین کەواتە ئەبێت لەگەڵ ئەو شتانەشا ڕابێن کە لە ناو کۆمەلگاکەم مادەم لە ناوچەیەکی سنووریایی کە شەڕیتیایە کەواتە بێ بگونجیت ئەش گونجەی ئۆتۆماتیکی لەبەرەوەی ئەو تەسیراتانەی ئەبێت لەسرت بەڵام ئەمەی کە ئەبێ بکرێت ئیشیت ئەو لایەنانەی کە بەرپرسن لە وەزارەتەکان کە لە کوردستانە هەن و بەشێکیش لە ڕێکخراوەکان چی بکەن بۆ ئەم مناڵانە عادەتەن بۆ ئەوەی کەسێک لە شتێک دوور بخەیتەوە پێویستە سەرقاڵەیەکی تری بۆ دروست بکەیت کاتێک مناڵێک هیچ گروپێکی یاریکردنی نییە هیچ مەرجریە بەس کتێبخانە بێ هیچ ناوەندێکی ڕۆشنبیری تایبەت بە مناڵ نییە لە ڕووی وێنەکێشانەوە یاریە عەمەلی و جسمیەکانەوە یعنی جۆرێک لە یاری و سەرقاڵی تر بۆ مناڵەکان دروست بکرێ بۆنی تەرکیزیان لەسەر شتی گەورەکان نەمێنێ مناڵ هەستێکی فزولیەتی تایە لە دوای 2 ساڵ و نیوە گەڕان و پشکنینە ئەوە بزانێ ئەمە چییە شتە تازەکان کەشفکە بە تایبەتی ئەو شتانەی کە دایک و باوک ئەنجامی ئەیە باوکم ئەمە ئەکە من ئەبێ بزانم من ئەبێ بزانم ئەم کەناڵە چیتیایە من ئەبێ بزانم ئەم دەنگە لەکوێوەیەت بۆی مناڵ لەمە دوور بخەیتەوە بە نەسیحەت و ئامۆژگاری و ئەم شتانە نابێت بەوەی کە تۆ چۆن بتوانی سەرقاڵی بکەین ئاڕاستەوخۆ بە بابەتێکی ترە بۆی تەرکیزی لەسەر ئەو فەوزایە نەمێنێت کە هەیە دواسەرنجتان بۆ بەرنامەکە فرمێسکخان کاتمان کەم ماوە بەڵام ئەوەی کە من ئەتوانم بێڵم چکە باسکردن لەسەر بە ڕۆڵی میدیا لەسەر تونند و تیژیەکان بەشێکی ئەوەیە کە نازانم ینی بنووسرێ +18 ئایلەکان تا چەند تەطبیقی ئەکەن بە بڕوای من بەرنامە بکرێت لەسەر ئەوەی کە کاریگەریە ترسناکەکانی
ئەم ئاژاوانەی کە هەیە لەسەر مناڵ واتە دایک و باوکەکان ئەو ترسیان لەلا دروست ببێت کە ئەم شتانە کاریگەری خراپی هەیە. ئەگینات ناتوانین کۆنتترۆلی هیچ کەناڵێکەکەی بڵێ هەواڵ بڵاو مەکەرەوە هەر کەناڵە و منافەسە یەکتریەکە کێ زووتر فەرتانەکە ئەگوازێتەوە. زۆر سپاس. ناسخان دواسەرنجت بۆ تەوەرەکەی کە باسمان کرد زۆر بە کورتی چکە کاتمان نەماوە بووین ئێستا دەکە ئەوانەی کە بڵێن گەورە لە تەمەنی گەوران هەر باسی سیاست دەکەن و هەر کەسی لە جێی خۆی سیاسی بیرەکاتەوە ئەو تاسیرێکی خراپ لەسەر مناڵ هەیە چکە لە کۆمەلگایمە هەر کەسێک و هەڵستێت سیاسیە وا باشترە زیاتر بەرەو بڵێن چاکردنەوەی کۆمەلگا بڕۆن لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی زانستیەوە لە ڕووی بیر و بۆچوونەوە چکە سیاسی بیرکردن کاری هەموو کەس نییە ئەگەر ئێمە ئەو هەموو سیاسیمان هەیە لە کۆمەلگایە کە هەموو هەر تاکێک و بیر لە سیاست دەکاتەوە کۆمەلگاکە وای زۆر پێشکەوتتر وایە بەڵام باشتر وایە ئەو بیر و بۆچوونانە زیاتر بۆ بەبینینی خۆت ئایندەی منداڵی کورد چۆنە بینی گەشتبینم بۆ ئایندەی منداڵی کورد لەبەرەوەی کە پێم وایە منداڵی کورد ئەوەندە بەهێز بووە لەو کەش و هەوایی کە لە کۆمەلگادا هەیە ئەتوانێت بەرگری هەموو ناخۆشیەک بکە لەگەڵ ئەوەیشە ئەبێ ئەوانەی کە بەرپرسن لە گەشت سندنی منداڵان مەحاولی زۆرتر لەگەڵ مناڵانکەن بە گەشتبینیوە ئایندێکی خۆشیان بۆ دەخواست حەزەکەم سەرنجێکم بیتێ وەکو ئەوی کە تۆ بەرپرسیارەتێکیشە هەبووە لەوەی کە کارتان لەسەر هی مناڵان کردووە کە سەرنجێکی جەنابەت بکە هیوادارم بانی لە دڵەوە باس هیوا ئەخوازم کەەوە وەزارەتی ڕۆشنبیری یا حکوومەتتی هەرمی کوردستان بە جددی ئاوەڕێک لە مناڵانی کوردستان باچووکە بمانی و نەمانەوێ منداڵی ئێستا نەوەی دوا ڕۆژن لەوانی ئەو منداڵێکە ئێستاکە ئێمەدی گرنگی پێناتین لەوانی ئەو دوو ڕۆژی کە بێتە دکتۆرێکی باش یا بێتە سەرکردێکی لێهاتوو یا بێتە ئەندازیارێکی باش یا بێتە پێشمەرگەی قارەمان بۆیە داوا لە حکوومەتتی هەرمی کوردستانەکەم کەەوە ئاوەڕێکی زۆر جددی لە مناڵانی کوردستان باتەوە زۆر بەجددیش ئاوڕان لێباتەوە. بەڵێ سپاس بۆ میوانەکانم سپاس بۆ فرمێسک خان کە لە سلێمانیەوە لەگەڵمان نبوو هەروها سپاسیش بۆ ئێوە کە لەگەڵمان بینەرمان بوون کاتێکی خۆش.